ڕاگەاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر. خەڵاتی نۆبێلی ئاشتی بۆ نەرگز محەممەدی ڕنگدانەوەی خەبات و خۆڕاگری و قارەمانێتی ژنان و زیندانیانی سیاسی ئێران. کۆمیتەی ئاشتی نۆبێل ڕۆژی هەینی 6 ئۆکتۆبری 2023 زاینی بەرامبەر لەگەڵ چواردەی ڕەزبەری 1402 هەتاوی لە ئۆسلۆی پایتەختی نۆروێژ خەڵاتی نۆبێلی ئاشتی ئەم ساڵی بەخشی بە نەرگز محەممەدی چالاکی مافی مرۆڤی زیندانی کراو لە ئێران. نەرگز محەممەدی تێکۆشەرێکی هەڵسوڕا و بوێرە کە لە پێناو هەڵوەشانەوەی سزایی لە سێدارەدان و کۆتایی پێهێنان بە ئەشکەنجە و زیندانی تاکە کەسی وەک ئەشکەنجەی سپی و هەروەها پشگیریکردن لە بنەماڵەی دادخوازان گەلێک هەوڵ و تێکۆشانی بە نرخی ئەنجام داوە. وێڕای ژنانی ئازادی خوازی ئێران تەسلیمی حیجابی زۆرە ملێ نەبووە. سەرەڕای هەموو زەخت و گوشارەکان بڕیاری داوە نەچێتە دەرەوە و لە ئێران بمێنێتەوە. باڵاکردنی منداڵەکانی نەدیتووە 13 جار دەست بەسەر و سزای 31 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە و هەر ئێستاش لە زیندانی ئەڤین بەسەر دەبات. ژنانی ئێران لە ماوەی زیاتر لە 4 خەباتی بوێرانە لە دژی نظامی کۆماری ئیسلامی و ئاپارتایدی ڕەگەزی گەلێک فداکاری و قارەمانیەتی کەموێنیان لە خۆیان نیشانداوە و ئێستاش بە نافەرمانی مەدەنی و سەپاندنی جلوبەرگی ئیختیاری لەسەر ئاستی ملوێنی و جەماوەری زەنگی مەرگی ئاپارتایدی ڕەگەزی و هاوکات تاوەتی ئەو نیزامیان لێداوە کە لەسەر بنەمای ئیسلامی سیاسی دامەزراوە. لەم خەباتە جەماوەریە درێژخانەیەدا تێکۆشەرانێکی وەک مەریەم ئەکبەری منفەرد، زەینەب جەلالیان، سپیدە قولیان، نەسرین ستودا، گوڵڕۆخ ئیرایی، ڕەیحانە ئەنساری نژاد، جلوە جەواهری و دەیان کەسی دیکە هەروە بێبەزەیانە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدان. لەمڕۆوە گومان لەوەدانیە کە بەخشینی خەڵاتی ئاشتی بە نەرگز محەممەدی بە هەر مەبەست و هۆکارێکەوە بوو بێت گزارشتە لە کاریگەری جیهانی دەیان ساڵەی خەباتی ژنان و کچان لە دژی ئاپارتایدی دینی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی و فیداکاری و گیانبازی ئەو ژن و پیاوانەی کە لە پێناو ئازادی و بەرابەری و دموکراسی لە ئێراندا گیانی خۆیان بەخت کرد. لەو ڕووەوە کە نەرگز محەممەدی نەک هەر ساڵانێکی دوور و درێژ زیندانی سیاسی کۆماری ئیسلامی بووە، بەڵکو هەر ئێستاش لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە بەدیل گیراوە. بەخشینی ئەم خەڵاتە یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی کە پرسی هەزاران زیندانی سیاسی و هەڵسوڕاوانێکی بێشماری دەست بەسەرکراو لە ئێران جارێکی دیکە ببێتە ڕۆژێف وە جێگەی سەرنجی بیر و ڕایگشتی جیهانی و ببێت بە هەوڵێکی جیهانی لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی لە ئێران. بە دڵنیاییەوە ئەم خەڵاتە کۆمەک دەکات بە پەرەسەندن و بەربڵاوتربوونی دەنگدانەوە و ڕنگدانەوەی خەباتی قارەمانانەی ژنانی ئێران و لەمەڕ لە قاودانی ڕژیمی فاشیستی کۆماری ئیسلامیش کاریگەر دەبێت. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر حیزبی کۆمۆنیستی ئێران بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەینی 4 ڕەزبەری 1402 بەرابەر لەگەڵ 6 ئۆکتۆبری 2023 زاینی.